چاوێک لە هەڤاڵانی سەرشەقام ئەم جمهوری ئیسلامی یەک کابوسێکە یان بە کوردی شەوەیەکە لەسەر سینجی ئێمە چۆچی نەحسی داوکوتاوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم کابوسە ئەم شەوەیە هەر بە زەبری شەلاق و گولە و شمشێر ئەم ئێرانەی کردوتە ئاخوندستان و بەرەبەرە هێناویەتە دواوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم دێوەزمە گریسەیە دەستی خستوتە بەربینی قامەتی بەرزی ئازادی خۆشەویستی و ئینسانیەت بەڵام هێشتا دوای نزیک بە 40 ساڵ نەبۆی خراوە و نەپێی خنچێندراوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم بۆنی بەهارێکی تر دێ شەوقی ڕۆژگارێکی تر دێ دەنجی گفتارێکی تر دێ سۆزی هاوارێکی تر دێ خوڕەی ڕووبارێکی تر دێ سڵاوتان لێ سڵاوتان لێ هەڤاڵەکانی سەرشەقام سڵاوتان لێ تیشت باڵەکانی سەرشەقام ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بۆ ڕۆماڵی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێستای کوردستان و ئێران بەگشتی. ئەمڕۆ یەکشەممە 24 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەر لەگەڵ 16 ئۆکتۆبری 2022 زاینی. هەروەک ئاگادارن ئەمڕۆ 30هەمین ڕۆژ لە خۆپیشاندان و ناڕەزایەتی لە سەراسەری ئێران بەڕێوە چووە. ئەمڕۆ 30هەمین ڕۆژێتی بەردەوام خەڵک خۆپیشاندان و ناڕەزایەتی دەردەبڕن دێنە سەر شەقام بە تایبەت دۆنێ و ئەمڕۆکە شەقامەکان بگرە زانکۆکان ئەمڕۆ بە تایبەت زانکۆکانی سەراسەری ئێران هەموو خۆشا بوو خوێندکاران لە نێو زانکۆکان و لە زۆربەی شاریش هاتبوونە سەر شەقام و دژ بەم کۆمارە جنایەتکارەی ئیسلامی دروشمیان دەوتەوە و خۆپیشاندان هەروە بەردەوام بوو. کۆماری ئیسلامی زۆر تند و تیژانە بەرامبەر بە ناڕازیانی خەڵک ڕاوەستاوەتەوە. بزوتنەوەی بەرین و بەربڵاوی خەڵکی ئێران کە نیشانەی ئەوەیە کۆمەلگای ئێران چۆتە نێو دەورەیەکی شۆڕشگێڕانەوە. ترس و ئاڵۆزیەکی سەیری لە نێو کاربەدەستانی ورد و درشتی حکوومەتی ئیسلامیدا بەدیهێناوە. لە خامنەیەوە بگرە هەتا فەرماندەی نظامی و سپاییەکان لە نێونەرانی خۆفرۆشی مەجلیسەوە تا مەلادم ڕەشەکان هەرچی جنێ و تۆمەت درۆ و دەلەسەیە بە ناڕازیانی هەڵێن.
ئەوان لیستێکی دوورودرێژیان لە سەبەبکارانی ناڕەزایەتیە ملیۆنەکان دروست کردو تا کچان و کوڕانی 15 ساڵ ژنان خانە نشینکراوان کرێکاران خەڵکی کوردستان کەمینە نەتەوەی و مەسەبیەکان هونەرمەندان و وەرزشکاران نووسەران و ڕۆژنامەنووسانشی پێ تۆمەتبار کرد هەروەگا ئاگادارن ئەمە هەموو شوێ ڕاستەوخۆ لە خزمەتانداین و میوان لەم بەرنامەیە داوت دەکەین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران ئەم شەو دوو میوانی بەڕێز و خۆشەویستمان هەیە یەکەمیان کاک بێروز ناسری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵەوە کاکاوا ئەلیاسی کادر و ئەندامی حزبی کۆمونیستی ئێران لەسەر هێڵ لەگەڵماندا هاوڕێیان ئەم کاتتان باش زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا سڵاو کاکەمێر منی سڵامێ لە خزمەت دێوە و کاک بێروز و هەروە هاوڕێیانی هاوکار لە خزمەتانە سپاس دەکەمی سلام هەیە هاوڕێمیر بۆ تۆ بۆ کاکاوە بۆ هەموو هاوڕێیان و هەموو بینەرانی خۆشەویست لە خزمەتان بەڵێ سەرەتا دەچینە لای کاک بێروز کاکە ئەمینجە بەخشە دەنگم چۆنە دەنگم بۆ ئێوە دێ بەڵێ دەنگ دێت کاک بێروزیان سەرەتا دێنە خزمەت جەنابەت هەروەک لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد ئەمڕۆ هەم زانکۆکان هەم شەقامەکان زۆرێک لە قوتابخانەکان و زۆرێک لە خەڵک هاتبوونە سەر شەقام وە خۆپیشاندان بۆتە گۆڕەپانی دژ بە کۆماری ئیسلامی و شەقام خۆشاوە لە خەڵک و خوێندکار و قوتابیەوە ئەگەر بتانوێت هەڵسەنگاندنێکتان بێت ئێوە ئەم چۆنی هەڵدەسەنگێن زۆر سپاس هاورە ئەمیرجان هەڵسەنگانی کولیە کە دەکردرێ ئینسان ئێرای بداویژەوەیە کە شۆڕشێک یا قیامێک کە دەستی پێکردووە ئەوە زیاتر لە مانجێکە ئیدامەی هەیە بەرئەساسی نەزەر بەرئەساسی تیۆری چەشمەندازەکانەوە بوون کە ئەو شۆڕشە ئەو قیامە سیاسیە جەسوورانەیە هەم سەراسەری بوو کە سەراسەری بووە هەمدا عین حەڵدا وەسعەتی زیاتری دەربینی کۆمەڵانی کرێکار و زەحمەت کێشەوە بەخۆیەوە بگرێت ئیدامەداربوونی ئەوە نیشان دەدا کە چەند شت نیشان دەدا بە بڕواین یەکەوەی کە خەڵکی ئێران قیام کنندگان ژنان و جوانان بە تەوری کولی دەزانن کە عەلەیهی چ شتێک ئێعتراز دەکەن و بۆ ئەو ئێحترازانە زۆر محکەم و ئوستوار هاتوونە خیابان دەیان هەوێ کە بە ئەهداف و ئەمانجی خۆیان بکەن تەداومی ئەو ئێحتراز و قیامە ئەوەمان پێ دەڵێ کە چەشمەندازی ئەوە کە ڕۆژ بە ڕۆژ ئەو قیامە لەسەر هیچی وەسیعتر بەرقەرار بێ بەردەوام بێ وە کۆمەڵانێکی کرێکار و زەحمەتکێشی زیاتری بەخۆیەوە پێی ملحەق بێ ئەو چەشمەندازە دەدا بە ئێمە ئێستا وەکوون ئێمە لە تقریبەنەوە یەک مانگە کە ئەو قیامە دەستی پێکردووە و بەو شەرتەیە کە مەسەلەن هەر بەو شکلە ئیدامەی هەبێ چەشمەندازەکە بۆ تێکشکاندنی جمهوری ئیسلامی و ئینقلابێکی عمومی عەلەیهی ئەو سیستم و ڕژیمە زۆرتر دێتە ئاراوە زۆرتر دێتە کایەوە چەشمەندازی من نسبەت بەو قیامە زۆرتر مثبەتە و ئەوە بەرە بەبەرە خەڵکی پێ زیاتر ئیزافە دەبێت جەسارەتی خەڵک زیاتر دەبێت و خەڵک زۆر جەسوورانە لە مقابل سەرکوبگەری های جمهوری ئیسلامیدا ڕادەوەست بەڵێ کاکاوەیان خۆتان ئاگادارن بەتایبەت دوێنێ و ئەمڕۆژ بەهۆی ئەوەی کە دوێشە و بەداخەوە هەواڵێکی زۆر ناخۆش کە هەموو ئاگادارین لی کە زیندانی ئەوین کە ئێستاش ناڕوونا بۆچی ئاوا ئاوری تێبەر بوو و تەقینەوە و دەنگی تەقە زۆر بیسراوە هەتا ئێستاش ڕوون نییە چەندە کوژرا و برینداری هەیە تا ئێستا هیچ ئامارێکی ڕاست و دقیق ناتۆ دەدرێت دوێنێ بە تایبەت زۆر ئاکسیۆن لە دەروەی وڵات بۆ پاڵپشتی لە گەلانی خەڵکی ئێران کە ڕاپەڕیون هەتا ئێستاکە دوێنێ ئاکسیۆنەکان زۆر بوون بە تایبەت لە وڵاتی ئاڵمان لە ئەگە هەڵەنەکەم لە نازام لە شارێک بوو دقیق نزیک بە 50,000 خەڵکە ئێرانی بوون هاتبوون ئەوە بەشێکیش لە خەڵکی ئەم وڵاتەش پشتیوانیان لێکردوون ئەم ڕۆژ زۆر لە دەرەوەی وڵات هاتبوونە بەر کونسولخانەی ئێران بەرامبەر بەم
جنایەتانەی کۆماری ئیسلامی تا ئێستا ڕۆڵی ئەم ئاکسیۆن و خۆپیشاندانانە لە دەرەوەی وڵات چۆن بووەوە، کاریگەریەکانی تا ئێستا چۆنە؟ بەڵێ کاکە میرەوەی کە ئێمە بینین ئەم خیزەشە ئەم جنبشە هەموو دادەهای کە وجودی هەیە هەمە معلوماتێک کە هەیە بە ئێمە ێژێ کە پیشرەفتی کردگە بەرەوبەرە چێ و خەریکە بەرەو ئاقارێک و ئاکامێگەڕێکە ئەنقلابێ ئەبێ تێ بکە. بۆ نمونە چەند خاصیت کە تواشا بکەین و لە بەرچاوی بگرین کە هەیە لەم جنبش و خیزشە بۆ ئەوەی کە هەڵی سەنگێنین کە مۆفەق بوو گەتایستە و مۆفەقتریشەوەی بەرەوبەرە چێ بە شێوەیەکی فرەفرە باش اتحاد و هەمبەستەگیەکە لە بینی لەسەر لە ناو مردمی سەراسەری ئێرانە پەیوەستەگی اعتراضات و احتساباتە لە ناوە تریم ڕۆتۆگەرەکی نییە حیزبێ سازمانێک لە شوێنێک کە ئۆتۆریتەی هەیە خەڵکی هەیە ئەتانێ سازمان بە بەئیسلا ڕاگەیاندن بدا. خەڵک بەوە گەیشتووە خۆی لە توولی ئەم یەک مانگە کە ئیستا توانێت احتساب ڕێکا لە وەختانەکە وەختیە و لا یا تەرجیح حەدەن کە وەختی احتسابە بۆ وەختێکیش کە لازمە تێنە سەر شەکان. ڕادیکالبوونی بەئیسلا بەرەو ڕادیکالبوون و باشتربوونی شعارەکانی ئەتانی لەبەرچەو بگری شعارایەکی کامڵەن ڕادیکال کامڵەن بەئیسلا بەرابەری تەڵەبانە ئازادی تەڵەبانە پەیوەستبوونی ئەکسەری یعنی ئەتانی بێژی هەموو دانشگاکانی کێشوەر هەموو مەدارس فەرهەنگیان بازاڕیان و کەسەبە دوایەوە هەروەها کە دیمان لە هەفتەی ڕابردووە بەشێ لە کرێکارانی نەفت کە لە عەسەلۆیەوانەی جوانیش دەستیان پێکرد بەرەو ئەوە چێک کە مەرحەلە بە مەرحەلە باشتر و باشتر و ئەعتسابات و احترازات هەموو بەئیسلا جەمبەکان و شوێنە جۆرە جۆرەکانی وڵاتەگرێتەوە خەڵک ترسی نەماگە جمهوری ئیسلامی باوجودیەوە تر بە شۆکر و باتۆمۆوانە نایەتە خیابان ساچمەزەنیش بەجێ خۆی بەڵکو بە کلاشینکۆف و ئەسلحەی نازانم ئەولاتری شەوەتێ حتا لە شارە کوردنشینەکانە تانکی هاوەرگە نازانم سریە پەهبادی جێبەجێ کرد بۆ مەناتقی کوردنشین انعکاسی وەسیعی ئەم اعتراضاتە لە دەرەوەی وڵات هەمبەستەگی و متحدبوونی ئێرانیانی دەرەوەی وڵات بۆ گەیاندنی دەنگی احترازات و خیزشی مردم لە ناوەوە بەڕاستی سەنگی تەواویان دانیاوە ڕۆژ بە ڕۆژ خەڵکی فرەتر پەیوەستە بن بەر سەفارەتخانەکانەگرن مەیادینی گەورەی شارەکانەگرن و کارێکیشیان کردگە کە ئەتر هیچ وڵات و وەزیرێک نەبێ کە بێدەنگ بێ بە شێوەی لە شێوەکان عەکسوڵعەمەڵ نیشان بدەن. دوایی ئەو ترەکینی حوبابی یا بەڵقی بەئیسلا حیلە و حیلەکردنی جمهوری ئیسلامی کە باسی تەرفەندایەکی بەکارە بەردەرجمڵە نسبەت بە مردمی کوردستان بەلوچستان عەرەبەکانەمانە کە ئیسە مردم بەئیسلا ئەوانەیە بۆ هەموو ئاشکرا بۆ یەکگردووترە ئەوانە بەلایە بەڵقێ بۆ دەستیسانە جمهوری ئیسلامی کە تەقی خلاصە گەرەکمە ئەو چەند شتەکە باسم کە گەرەکمە بێژم ئەمە ڕوو بە شوێنێک و ئاخارێکە ئەچێ کە داهاتوەکەی ڕۆشنە و فقط لازمی ئەوەسا کە لە ناوەی وڵات خەشرێ بەشێک خەڵکانێک کە هێشتێ پەیوەست نەبووگن بە هەردەلێلێ بە شێوەی لە شێوەکان کە لازمە مطمئنن بەڵام بۆ شێوەکە ئەکردن یارمەدی دەربن لە دەرەوەی وڵات فقط ئیکتفا نەکرێ بەوەی کە لە مەیادین کۆبنەوە یا لەبەر سەفارەتەکانە بەڵکو داخوازی گەورەتریان بێت لە وەزیر و وەزەرا لە سیستمەکان و دەوڵەتەکان ئەوی جەوەسە سەفارەتخانەکانی جمهوری ئیسلامی داخرێ سەفیرەکانی خۆیان بانکەنەوە فشار بێرن بە ئیسلا بۆ لەباری اقتصادی و هەموو ڕەوابطی چه اقتصادی تە دیپلۆماتیکی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامیە قەتکەن ئەگەر گەرەکیانە پشتیوانی خەڵکی ئێران بن بەڵام ئومێدەواریشین هەمزەمان کە خەڵک مطمئنم کە هوشیارانە چێتە پایەوە کە هەمزەمانیش نێڵێ دەسەڵاتی دەرەکی دەسوێدەردانی دەست تێوەردانی بە ئیسلا ناشیانە بکە یا لە ڕاستەی منفعەتی سەرمایەی خۆیان بکە. ئومێدەوارم کە ئەم شتانەکە باسم کرد جوایە بێ بە سوالەکەی جەنابتە. بەڵێ زۆر سپاس کاوەگیان
کاک بێروس کاکاوە ئاماژی بۆ دیارە دەبێت پلان بێت بۆ ئەم ئاکسیۆنانە هەر بەمە ئەکتفا نەکرێت کە بێنە سەر خیابان و کۆ ببنەوە و دروشم دش بە کۆماری ئیسلامی بڵێن بەڕای منیش ئەمە باشە کە پلانی تریشە بێت یا کۆبوونەوەیکە بێت هەیئەتێک دامەزرێت کە زیاتر فشار بخێتە سەر کۆماری ئیسلامی هەڵوێستی وڵاتانی ڕۆژاوا لە دژی کۆماری ئیسلامی کاک بێروس تا ئێستا چۆن بووە تا ئێستا ئەم جۆرەی کە پێویستە گوشار خسراوەتە سەر کۆماری ئیسلامی تاوزگای کە دەگرێتە سەر هەڵوێستی وڵاتانی غەربی تەبیعیە کە ئەوان بەر ئەساسی مەنافعی خۆیان دەجوڵێنەوە وە سیاست تا دەرەژ ئێمە مەسەلەن ئامریکایە ئایالاتی متحدە ئوروپایە بە وڵاتی زرهێزەکانی دیکەن هەمووی ئەوانە بەر ئەساسی مەنافعی خۆیان دێن لەگەڵ جمهوری ئیسلامی بەرخوردێ دەکەن وە سیاست تا دەرەژ لە ساڵی 57 وەختێکە ئینقلابی 57 ڕوویدا ئێمە دەزانین کە ئینقلابەکە ئینقلابێکی پێشرەو بوو ئینقلابێک بوو کە مۆری چەپی پێوە بوو خواستەکان وە شرایەتێکی زۆر پێشرە و وە رادیکال و دموکراتیک بە وجود هات بەڵام ئەوە ئامریکا بوو کە بەر ئەساسی منفعەتی خۆی شخصیەتێک کە خومینی بێ پەیدای کرد چهرەیەکی زدی کۆمۆنیست زدی کرێکار بۆی کە بتوانێ ئینقلابی 57 بە شکست بچێشێ و متەئەسفانە لەو بوارەدا موفق بوو یا ئێمە دەتوانین مثالی وڵاتانی دیکە بینەوە کە لەوێدا قیام و شۆڕش ڕوویداوە و زرهێزەکان بەر ئەساسی مەنافعی خۆیان ئەو شۆڕش و قیامە خەڵکیان بە قەولی کوردی دەڵێن لەبار بردووە و هێز و جەریاناتێکیان کۆمەکیان کردو هێز و جەریاناتێک بێنە سەر قدرەتی سیاسی بەدەستەوە بگرن و بێنە حکوومەتداری بکەن کە منفعەتی ئەوانی بپارێزن بۆیە لەو زاویەوە ئەوڕۆ مەسەلەن هەتا ئێستا سیاسەتەکانی غەرب دەمەقابل جمهوری ئیسلامیدا سیاسەتێکی مەماشات جویانە بۆ سیاسەتێک بۆ کە لابیگەری داوە بە جمهوری ئیسلامی ئیجازەیان داوە کە ئەو کەسانەیە کە بۆ جمهوری ئیسلامی لە وڵاتانی مختلف جاوە لە ئەمریکا ئەوروپا ئینگلیس لابیگەری دەکەن مەودایان هەبی بۆ فعالیتکردن و بە هەمان ئەندازە کە ئەوە بووە خۆبەوە تەبعاً جمهوری ئیسلامی و توول ئەرزەکەی ڕدەگرێەوە ئەوە لەلایەکە بەڵام ئەوە دەتوانێت دەستخۆشی تەغییر و تەحولات ببێ و ئەو دەستخۆشی تایر و تەحولاتەوە کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش شۆڕشی ئەوان کە لە ئارادایە دەتوانێت تاثیرگوزار بێ لەسەر هەڵوێست وە سیاست‌هایی وڵاتانی غەربی بە بڕوای من یەک مەسەلە زۆر کە مهمە دەور رابطەیەدا ئەوژەوەیە کە ئێمە لە تەجاربی ڕابردوو تەجاربی ئینقلابی 57 بۆ ئینقلابی ئەوڕۆ ئیستفادە بکەین بۆ ئەوەی کە قیامی ئێستا کە هیوادارین چەشمەندازەکە شەرەوەمان پێ دەڵێ کە ڕۆشت و تۆسعە پەیدا بکە و تەبدیل بێ بە یەک دانە ئینقلابی عمومی کرێکار و زەحمەتکێشی ئینقلابێکی تودەیی عەلەیهی جمهوری ئیسلامی بتوانێت بەهێزی خۆی متەکی بێ و هەر لە ئێستاوە ئینقلاب کنندگان قیام کنندگان بەو ئاگاهی و قەناعەتە بگەن کە بۆ خۆیان بەهێزی خۆیان ڕزگار دەبن و دەوڵەت‌های دیکە ئەلا ڕەغمی ئەوەی کە پشتیوانی مەسەلەن جمهوری ئیسلامیش بکەن مماشاتی دەگەڵ بکەن بەڵام نەتوانن ئەو هێزە لە بنەهاتووی کە ئێستا وردە زیاتر دێتە گۆڕێ نەتوانن لەباری بەرن بۆیە دەورابطەیەدا بۆ ئەوە کە دەوڵەت‌های غەربی نەتوانن لەباری بەرن دەبێ بگەڕێنەوە سەر قیامی ئێستا لە ناوەوە بۆیە من یەک ئیشارەی زۆر کورت و مختصر بەوە دەکەم کە بۆ ئەوە کە قیام هەنگاوهایەکی ئاگاهانە و سازمان یافتە بەخۆیەوە بگرێ احتیاجی بەوەیە هەرەوەی کە ئێستا لە زۆرێک لە شارەکان مەسەلەن شارەکانی کوردستان تاران بەنێوی کمیتەهای محلات بە وجود هاتووە ئەو کمیتەهای محلاتە تەقویەت بکردرێ زیاتر بە وجود بێ و لە عینی حاڵدا ڕەهبەری داهاتوو حکوومەتی داهاتوو لە ئێران لە ناوەڕۆکی قیام کنندگان لە نێو ئێرانەوە شکل بگرێ و ئێستا ئەگەر ئێمە ئەوە بڵین کە ئەگەر ئینقلابێک ڕووی بدا تەبعەتەن لە قەدەمی ئەوەڵدا دەتوانێت ئینقلابێکی سیاسی بێ عەلەیهی جمهوری ئیسلامی بەڵام هێزهای بەشداربوو لە نێو ئینقلاب و قیامدا دەتوانن تەعیین کننده بن بۆ ئەوە کە کام جەهەتێک ڕوو بە داهاتوو ڕوو بە داهاتوو بگیردرێ
و دیێرەدایە مهمە کە قیام کنندگان زودا لە خواست و مطالباتێکی ئازادی خوازانە لە چوارچێوەی سیاسیدا مطالبات و خواستایەکی اقتصادی کە مربوطە بە ژیانی اقتصادی اجتماعی فەرهەنگی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش لە نێو بە قەولی معروف نەبەردکونان هەر ئێستاوە مەطرحی کرد یعنی ئێمە ئازادیمان دەوێت بەڵام ئازادی عەلارەغمی ئەوەی کە یەکێک لە زەروریاتی وەکو نانی شەو بۆ هەموو کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازێک بۆ خەڵکی زەحمەتکێش لازمە پێویستە بەڵام ئازادی بە تەواوی کافی نییە بەڵکو بە ئیزافەی ئازادی ئێمە دەبێت خوازیاری مطالبات لە عەرسەی اقتصادی دابین لە عەرسەی حکوومەتگەری دابین خەڵک بڵێ بۆ خۆمان دەتوانین خۆمان ڕزگار بکەین و لەو قدرەت و توانە بەرخوردارین کە قانون بنووسین قانونی عملی بکەین لە تەریقی شۆراکانی خۆمانەوە ئەمن ئەوە دەڵم کە زۆر کورت و مختصر وەختان نەگرم کە وڵاتان ئێمە دەبێت لە وڵاتانی غەربی دووش لێک جوداکەینەوە یەک سیاست و عملکردی دەوڵەتها و ڕژیمهای غەرب و دوو ئەفکاری عمومی کە بریتیمی لە خەڵکی ئەو جەوامعە ئەحزاب ئیتحادیەهای کارگەری تاوجگای کە بە خەڵک و ئیتحادیەهای کارگەری لە وڵاتانی غەربی دەگەڕێتەوە لە ئەوروپا لە ئەمریکا حمایەتێکی زۆر وەسیع کردراوە سەمپاتێکی زۆر وەسیع نیشاندراوە بەو شۆڕشێکی ئێستا دەستی پێکردەوە بەڵام تاوجگای کە بە سیاست و عملکردی حکوومەتەکان دەگرێتەوە ئەوە هەروشی باسم کردوان بەرەساسی مەنافعی خۆیان بە زۆر محتاتانە بەرخوردێ دەکەن وە جوڵاونەوە ئێمە دەتوانین وەکو مثال بڵێنەوە کاکاوەش باسی کرد ئەگەر حکوومەتێک کەدراکە با بۆژوایی بێ بەڵام ئەگە دیان هەوێ کە لە مقابل احترام دابنێن بۆ خواست و ویستی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش ڕەوابەتی سیاسی دیپلۆماتیکان لەگەڵ جمهوری ئیسلامی یا قەتع دەکەن یا کەمی دەکەنەوە یا فشاری بۆ دێنن مەجموعی ئەوان بۆیە بە نەزەری منەوە کەمێکی دەوێت تاوەکوونە حکوومەت‌های دەوڵەتانی غەربی بتوان بکەونە سەر ئەو خەتە زمانێکە فشار لە خوارەوە بۆ جمهوری ئیسلامی تاو حەدەبێ و وسعەتی هەبێ کە چەشمەندازەکەوە هەیە کە ئێمە دەستمان وەرگرت پێ لە ئینقلابی 57 و ئیجازە نەدەین خەڵک ئیجازە نەدا کە زلهێزەکان حکوومەتی داهاتویان بۆ تەعین کرد کاکەوە هەروەک ئاگادارن ئەمڕۆ شەشمین ڕۆژی حسابی کرێکارانی بەشێک لە پێترۆشیمی بوون چەند دەمێت بۆ ئەوەی کە ئەم ئاخێزەی ئێستا زیاتر سەراسەری بێتەوە و باقی چینی توێژەکانی دیکە بەم ئاخێزەوە پەیوەست بن کاکە میر معموڵەن لەم جۆرە خیزشانە لەم جۆرە احتراز و احتسابوانە لە وڵاتانی جەهان سێوەمیە کە دەست پێەکە ئەوە نییە کە هەموو ئەقشاری جامعە هەموو سنفەکان بە یەک شەو یەک ڕۆژ و یەک هەفتە و یا چەند هەفتەی کۆتا وەکو مانوانە هەمووی بە ئیسلاح بڕژنە خیابان بە شێوەیەکی بربەڵین یەکسەر آخر قسە بکەن لەگەڵ دەسەڵاتە معموڵەن توو لە کێشێ بنا بە دەلایلێکی خاصی خۆی و تبقی عمری جمهوری ئیسلامیش کە بیندراوە بە شێوەهایەکی مختلف توانێکی تەرفەندا و شێوەهایەکی مختلف هەر خیزشێ جنبشێ کە حتا ئەگەر بەشێ لە دەسەڵاتدارانی خۆیان وەختی خۆی بۆ نمونە جنبشی سەوزوانیان کە بە ئیسلاح دروست کرد و یاکەتێ داوای دەسەڵاتیان کرد و داوای ئاڵوگۆڕیان کرد تانیگیانە سەرکوتی کرد جا بۆ بوونەوە خەڵکی ئێران بەعام ئەز جملە طبقەی کرێکارەکەی تەجروبەیەکی باشی هەیە بۆ ئەوەی کە تقریبا بزانێت لە کوێ وارد بێ و چه لازمە و بە چه شێوەهای وارد بێ و مطمئنیشم کە طبقی شعاراتێکە لەم ڕۆژانە دریاگە کارێگەرێ نەفتێما ڕەهبەرێ سەرسەختێما ڕۆژێ لە ڕۆژان حتمەنە پەیوەستە بن و ئومێدەوارم کە لە زووترین کاتا بێ کە بتوانن تعین بە ئیسلاح بە ئەم جنبشە ئەم حرەکەتە ئەم احترازات و خیزشە دەستی پێکردگە ئەوان ئەتوانن با وجودی تەجروبیات تەوان
هەموو شتانە ئەوانن کە ئەتوانن ڕەهبەری بکەن و جامعە بەڕاستی چاوی لیانە هەر ئەو منداڵانەیە تۆ تواشاکەیسە لە سەدحی اعتراضات فقەتەوە نییە دانیشتوو بێ یاکەتەی سنفێکی کاری یاکەتەینە بێ اعتراضات گەیگەسە حەدی دەبیرستان تازە هات کەسە خواری شۆڕۆبووگە بۆ دەبستان یعنی ئەم منداڵانە کێن ئەم منداڵانە ئەو کەشرن ئەو ئینسانانە ئەو جوانی ئەو وڵاتەن کە ئەوڵەن ئایندەی خۆیان بە هیچ شێوێ ڕۆشن نبینن دووەمە ئینسانایەکن کە بەڕێگ و پێس و ئسخانیانەوە هەموو سەختیەکانی دایک و باو کە ڕۆژمەڕە ئەیان بینن ئەس جمڵەی واران کە لەسەر کارتێنەوە دەرکیەکەن ئەوە نفرەت و قین و هەموو ئەو شتانێ ئەو دایک و باوکانەیە کە وارە دەبێ بە مناڵانە بەڵام ئەم مناڵانە منظورم دەبستانی و دەبیرستانی و حەت دانیشتووەکەی بۆ ئەمان تێنە خیابان و احترازەکە نیشانەدا خۆ هەمیشە ئەوەترێک قسەیەکی فرەفرە معروفەیە کە بنیام کە کەمێ سنیە چێتە سەر محافزەکارترەوێ لە چوارچێوێترا مبارێزایەکە بەڵام ئەوەی کە جوانە و هێنا ئینقلابیە بە ئێسلا شۆڕژگێرە جۆرێتر بەرخوردەکە بە مەسایل دا ئەم دوانە حتممەە لە نقطەیەکە یەکە گرن و تەکمیل کننده یەگەبن بۆ ئەوە بەرەو بە ئێسلا دەوڵەمەندکردن و باشترکردنی و بە سەرنجامی گەیاندنی ئەم انقلابە ئەوەسە کە دەستی پێکردگەوە بەشێ لە کاریگەران هەروواکە فیلمەکانیشی بەڵاو بووە کاریگەرێک کە لەسەر عەرشەی دانێ لە پاڵاوگاکان باسیەوەیە کرد کە ئەگەر جمهوری ئیسلامی دەست لە خشونەت هەڵنەگرێ ئەوەی کە دروستمان کردگە خراپی یەکەی ینی لە ئەزانن قدرەتیان چەندێکە ئەزانن تەوانیان چەندێکە ئەزانن جمهوری ئیسلامی گەیگەسە چەند نقطێ چه زەعفایەکی هەیە بۆ سەرکوب حتا مەجبور بووە نە نیرو لە دەرەوەی وڵات و بۆ نیروە تێرۆریستیانە کە سەر بەخۆیان نیرو لەوان وەربگرێتوانە بەڵکو حتا بازنەشستەکانی خۆی هاورگەسەوە بۆ بە ئێسلا کارکردن ئەگەر لە ناتوان لە خیابانە خەڵک سەر کوتکەن بەڵکو فیلم بەرداریکەن شناسایی کەنوە بنووساتە جاگەرەکمە بێژم ئەو بەشە حتممەە ڕۆژێ لە ڕۆژان تێتە نەو ئەرسەی مبارێزەوە و قدرەتی خۆی نیشانەدا هەروەها کە دیمان ئەگەر بە پەی تەجروبەیەک بێ هەڵگەڕێنەوە بۆ ساڵەکانی انقلابی 57وانە ڕۆخانی ڕژێمی پاشایەتی و هاتنە سەرکاری جمهوری نەکبەتی سێدارە ئەبینین کە لەوێ کرێکاران وەختی هاتنەتر قسێ ئەوڵواخریان کرد ئەنی تەواو سیستمیان دەسەڵاتیان فەلەج کرد یعنی هیچ شتێتر نەیتوانی بە ئێسلا تەکیان باتە دواوە و تەسمیمی خۆیان گرتو ئیسەیج خەڵکی ئێران بە کولی منتەزێریەوە دەیەقەن ئەوانیش حتممەە بە شێوەیە لە شێوەکان خەریکی ڕێخۆخستنن خەریکی بە ئێسلا ئانالیزکردنی مەسەلەکان کە کەی وەختیە چە بکەن و چۆن ئەقداماتکەن حتممەە ئەوان خۆیان باشە زانن کاری خۆیان و فعالیەتی خۆیان وانە با ئەگەر ئیجازەت بین نسبەت بە یەک چتکە لە سوالی ئەوڵا لە بیرم چوو نسبەت بە زیندانی ئەڤین بێژمەوی جەوە بوو کە دوێشەوە متەسفانە خبرەکان خبرایەکی مۆسەخ هەرچەند نییە بنا بە فشارێک و دیارە زیندانەکانی جمهوری ئیسلامی چۆنە فشارات چۆنە لەسەریوانە ئەس جملە زیندانی ئەبین کە واقعا ناکرێت پێبێژەی زیندان جێ نخبەکانی ئەو وڵاتەیە جێ دانیشتوانە کرێ پێبێژی دانشگا قسەهایەکە بڕێ کەس باس لەوە کەنەمە تەرفەندێ بووە بەڵام جمهوری ئیسلامی لە شوێنێک کازانی گێزایە ئەوێت و نەیتانیە جەمیۆکە بەڵام ئەوەی کە بە ئیسلام تا ئیسا سریەک کەس بە شێوەهایەکی مختلف مستەقل وەکو ڕۆژنامەنگاروانە کە ئەگەڕن تحقیقاتیان کردگە ئامار بەدەست بێرن ئەوەتری گۆیا ئاماری کوشتە شدەگان من تاوێبەر لەمە کە گوێم لێبوو تا چەندێ موەسەقە نازانم بەڵام شوێنێکی سربەخۆ بوو کە باسی لە کوشتنی 170 نەفەرە کرد ئەوە چەندێ ڕازبێ معلومە بەڵام جمهوری ئیسلامی خۆی ئیمڕۆ دەمەوە عەسر یا دوای عەسر کەمێ باسی لەوە کە ڕاگەیاندنی جمهوری ئیسلامی کە تقریبا 40 نەفەر کوشتە و 63 نەفەر زەخمی بەڵام دوایی تەکذیبیان کردەوە
بۆ بۆنەوە معلوم نییە ئەوەی کە بەئیسڵا لە حاڵ حاضرە لە هەست ئەوە قسە لەو جۆرەشتانە ئەکرێت و لەو جۆرە ئەخباراتە. بەڵێ کاک بێروس بەهر بینە سەر ئەم بابەتە کاک کاواش لە قسەکانی داباسی کرد ئامارێکی ڕاست و دروست سەبارەت بەم ڕووداوەی دۆ شەو لەبەر دەستانیە دەنگۆیەوە هەیە باڵای 100 نەفەر کوژراون ینی ناتوانین ئێمە ئەوە ئەلان پشتڕاست بکرێتەوە چون لە شوێنێکی بڵین ئەمە میدیایەکی متمانە پێکراو یا مەسەلەن یا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا سایتێکی خەبەری ئەمانە هێستاییشان پشتڕاست نەکراوەتەوە. ئێوە قسەتان لەسەر چییە لەسەر ئەم ڕووداوە دڵتەزێنەی دۆشە و زۆر کەس دەڵێن ئەمە سناریۆی تێکراری سینەما ڕێکسە قسەتان چییە لەبارەی ڕووداوی دۆشە؟ وەختێکە ئەو خەبەرە بڵاو بووە لە رابطە لەگەڵ ئاتەشسوزی زیندانی ئەوین تەبیعیە منیش وەکو دەیان کەسی دیکە هەزاران کەسی دیکە ئەفکاری مختلف ویساندێرێ و مەجموعەیەک تاریخی 43 ساڵەی بەدوای انقلابدا دێت وەکو فیلمێک دێتە پەر دەبێ و بازەمەقاتەیەک هەیە کە هەمووی ئەوانە ڕوویان داوە مەسەلەن پێشی انقلابی 57 هەرە نمونێکە خۆشت باست کرد کە ئامرجان سینەما ڕێکسی ئابەدان بوو ئێمە لە تووریە ساڵهای ڕابردوودا دەگەڵ ئەنواعی ڕووداوهایەکی زۆر دڵتەزێن مواجه بووین ساختمانێکی زۆر گەورەی پلاسکۆ ئەسەن وێران بوو هاتە خوارێک کە تعدادێکی تێدا کوژران و بریندار بوون وەسەن هەموو ئەوانە بوو هەواپەیمایەکی ئۆکراین موشەکان لێدا 170 چەند سەرنشینی هەبوو هەمویان مردن هەر وەختێک کە جمهوری ئیسلامی تووشی بەحرانهایی بۆ ئەوەی کە ئەفکە فەرئافگەنی بکەوە تەوەجوهی ئەزهانی عمومی بەلەڕەدا برێ فەوری حملەی کردوتە کوردستانی عێراق زاوە تۆ بارانی کردو ئەحزابی سیاسی کوردستانی موشک باران کردو و مجموعەیە گەوانە یعنی کارنامەی جمهوری ئیسلامی کارنامەی زۆرەملی کارنامەی سەرکوب کارنامەی تعرض و بەتۆری واقعی تەروریسمە وەختێکە هەمووی ئەوانە لە پەنای یەکدادا دەندرێ و ئیزافەیەکن بە شۆڕشێکە یا قیامێکە ئێستا 4 هەفتە زیاترەوە دەستی پێ کردووە جمهوری ئیسلامی بۆ سەرکوبکردنی ئەو قیامە بۆ ترساندنی خەڵک لە هیچ درۆ فریوکاریەک سەرکوبگەریەک دریغ ناکە کەمە اینکە ماوەیەک لەوە پێ لە ڕسانەهای جەمعیشدا ئەوە بڵاو بووە کە لە ئێرانەوە خەبەرێک هاتووە کە ئەوژەوەیە کە هوشداریان داوە بە خەڵک ئاگدار بن کە جمهوری ئیسلامی تەرفەندێکی بەدەستەوەیە کە لە مدە زمانێکدا ڕووداوێک بخڵقێنێ کە ئەزهانی عمومی بەرەو ئەو ڕووداوە بچێشێ تا بتوانێت لە احترازات و مبارزاتی خیابانی کەمێک بەدور بێتەوە وەختێک کە چاو لە موشکباران و حملاتی بەهبادی بە ئەحزابی کوردستانی لە مقیمی کوردستانی عێراق دەکەین وەختێکە چاو لە هەر ئەو هەواڵەی دوێنە شەوێ دەکەین زیندانی ئەوین و مجموعی ئەوانە دەکرێت سەمتوسوی ذهنی ئینسان بەرەوە بچێکە ئەو خەبەرێکە لە ناو ئێرانەوە هاتووە بڵاو بۆتەوە کە جمهوری ئیسلامی دەیەوێت تەرحی بەدەستەوەیە فریبکاری بەدەستەوەیە کاملەن دروست بوو نظری منەوەیەکە یعنی جەهەتگیری نظری منەوەی ئەو قسانەی کە کامل تۆ باست کرد کاملەن دروستە ئێستا وەکوونی خەبەری موەسەق لە چەندوچوونی و لە تعدادی تەلەفاتی ئەو ئاتەشسوزەی زیندانی ئەوین ئێستا شاید نەبێ احتیاجی بە زەمان و تاقیق و ئەوەیە چونکی جمهوری ئیسلامی ئینترنێتی قەتع کردووە و ئەوەندە دەیکاتەوە کە بەر ئەساسی تحلیلی خۆی ئەخبارێک دەرس بکە و نەکە بەڵام حتمما ئەوە ڕووداوهای واقعی ئەوەی کە ڕووی داوە لە ڕغمەوە کە دێتە دەرێ ئەمە لە داهاتوێکی نەچەندان دووردا بە جوانبی مختلفی ئەو ئاتەشسوزیە هەم ئاگادار دەبین بەڵام بە بڕوای من ئەوە جاهتەکەوەیە کە ئەوە یەشێک لەو تۆتەهانەیە کە لە پەنای تەواوی تۆتەهایەکی کە جمهوری ئیسلامی لە توولی 14هدا ئەنجامی داوە ئەوەژەوە یەشێک لەوانەیە بۆ سەرکوبی خەڵک بۆ فراافکەنی و بەلاڕەدابردنی ئەزهانی عمومی لە مبارزەیەکی جەسورانەیە کە عەلەیهی جمهوری ئیسلامی هەر ئێستا لە کایەدایە و لە گۆڕەدایە. بەڵێ کاکاوە ناڕەزایەتی دژ بە کۆماری ئیسلامی جگە لە دەنگی ئۆپۆزیسیۆن و ڕۆماڵی هەواڵی نێودەوڵەتی پێویستی بە چ فاکتەرێکی دیکە هەیە؟
پێویستی بەوەیە کاکەمیر یەک دوو چێت کە باسکەم ئەوی پێویستیەکان یانی ئەوەی کە بیندرێ لازمە لەم مەقتەعەوە بۆ ئەوەی کە ئەم کارە کە بە نەفعی هەموو خەڵکی ئێرانە و حتا نە خەڵکی ئێران حتا دەوڵەتانی دەوروبەری ئێران و حتا کولی جەهان کە نەجاتیان بێ بەدەزەم غوددە سەرەتانیەوە ئەوەیە کە خەڵک لە ناوە ماتڵی یەک نەبێ کە بیڕۆخێنێت و مبارێزە کات و مناڵی کەفێتە زیندان و یا حتا بە ئیسلا مناڵی کەسێکی تر بە ئیسلا خێناکە و مناڵەکەی خۆتیکە یعنی ئەمە شتێکە کە بێ هەمووی تیا بەشدار بێ و وەختێکیچ هەمووی تیا بەشدار بێ هەر کەسێ بە توانی خۆی لە عەرسەی خۆیان ئەو ئانەسەکە هەم تەڵەفات تێتە خوارەوە فرەفرە ینی کەمەوێتەوە و هەمێ جمهوری ئیسلامی زووتر ساقە دەوێ و ئەسڵەن نیروەکانی دووچاری شۆکێکە بن کە ئەتانن لە ئەسرع وەختا دەست لە هەموو چەک و چۆڵێ بۆ سەرکوبکردنی مردم هەڵگرن و ئینقلاب بگەیتە مەراحلێکە بە ئیسلا قابل بەهرە بەرداری بێ ئەوە لە مۆردی ناوە یعنی خەڵک هەمووی هاوکاری بکە لە حەدی تەوانی خۆیان و کەس ماتڵی کەس نەوێت لە سەراسەری ئێرانە و وەختێکی تەشخیصە دەریێ لە شوێنێ مەسەڵەن شوێنایەکەن وەکو کوردستان وەکو بەلوچستان ئەمانە وەختێ بیندنێ ڕژیم لەوێ گەرەکیە حماسە بە قۆڵی خۆی بخڵقێنێت و هەموو دیدەکان بکێشێتە ئەوێ و تەرفەندێ بەکار بووە خەڵکی بەقیە ئێران لەو شوێنەکانی ترا لەو ئوستانەکانی ترا ساکتدا نەنیشە سعیکەن و عانە وەختێکی باشە بۆ ئەوە کە بێنە دەرەوە هەم بۆ ئەوەی کە ئێبرازی هاوکاری و پشتیوانی لە خەڵکیەوە جۆرە شوێنانەکەن کە جمهوری ئیسلامی ئەتانی بە ئاسانی دەستیان بۆ بووە و هەمێک زەربەی خۆیان بۆشنن بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی نەتوانن نیرو فرەتر متەمەرکزکە لەو جۆرە شوێنانە وەکو کوردستان بەلوچستان و هەمێک دەینی خۆیان ئەدا کردبێ لە بە سەرنجام گەیاندنی انقلابە و بە گۆڕسپاردنی جمهوری ئیسلامیە لە مۆردی دەرەوەی وڵات ئەحزاب لە سکتاریستی حزبی ئەشی خۆیان بێنە دەرەوە ئەحزابێک کە وشت چەسپیاگن بە بڕێشتی دوگمەوە کە پێیان وایە ئەگەر هەموو شتێک لە چوارچێوەی ئەو بە ئیسلا خەتونیشانە ئەواندانیا ئەو قاپە ئەو ڕامە ئەوان هەیەە لەوە ناوێ بداتە بە دەرەوە وەگەنە انقلابی مۆردی نەزەری ئەوان نییە و بە ئیسلا ئەوە ناکرێتوانە ئەوە خەریکن ینی مەیدانی مبارزە دانن باختەگانن بەڕاستی لەم مەقتەعەسە کە ئەحزاب سازمانەکان کەسایەتی ئەتوانێ خۆی لە مەحەک بە خۆی نیشان بدا کە ئەچە ئەتوانێ بۆ جامعە بکە هەرچەند احتماڵی هەست ئەم خیزشە یا ئەم انقلابە کە دەستی پێگرگە بابی دڵی هەموو کەسێ نەبێت تبقی ئەو دادەهایی کە ئەنوا وەقسامی بیر و بچوونەکان و ئیدۆلۆژیەکان ێژن وان نەبێ بەڵام نابێ منتەزێرویش بۆ ئەوەی کە بێسی تاگەیتەوە مەقتەع و تۆ بە ئیسلام مێزەکەت بۆ ئامادە بێ و لەسەری دانیشی ئێرانیانی دەرەوەی وڵات کاری بە حزب و سازمان و ئەمانۆ نەیان بێ سعیکەن لە حەدی تەوانی خۆیانە کار بکەن بۆ منعکسکردنەوەی بە ئیسلا دەنگی خەڵک لە ناوەوە ئەس جملە ئامار تەهیەکردن لە کوشت و کوشتار زیندانی زەخمی تەهیەکردنی فیلم و عەکس لە حمڵاتی جمهوری ئیسلامی هەموو ئۆشتانە و هەم زمانێک قانع نەبن لەگەڵ وەختێ ئەماکنی وڵاتانی کە تیا مستەغرن ڕوبەڕوو ئەوەن قساکەن ئیسە مێدیایەکە ئیسە ڕۆژنامەیەکە ئیسە ئۆرگانێکی دەوڵەتیە یا وەزارایەکە قانع نەبن فقط بەوە دوو تاڵی قژیان بقرتێنێن و چوار کەسی جمهوری ئیسلامی ئەس جملە سپای پاسداران و ئەرتەش و نیرو انتزامی ئەمانە هینکەن بخەنە ژێر فشارەوە یاکەتێ محاسرە اقتصادیان بخەنە سەر یا هەر شتێکی تر شتی گەورەتر وەکە لە ئەوڵەوە باسم کرد کێشانەوەی وەزیرەکانی خۆیان ینی لە دەسوورکاریانەدانن ئەنی مردمی ئێرانی فشار بێرن تەوەقوعیان بووەنە سەر فقط ڕازی بە شتی بووچک نەبن وەختێکە کە خۆتان ینی زمانێکە کە لە داهاتوویە ئەگە ئێمە انقلابکردیان ناتوانین بتان بەخشین وەنەنەوە کارنامەتان ئاوێ ئەس جملە ئیسە مهمە کە چۆن بەرخوردکەن کێشانەوەی وەزیرەکانتانە قەتکردنی رابطەی دیپلۆماسی و اقتصادیتانە دەرکردنی وەزیر و وەزەرەی و جمهوری ئیسلامیە دەست بەسەر داگرتنی هەموو ئەمواڵی مناڵەکانی بە ئیسلا سەرانی جمهوری ئیسلامی حەدە سپای پاسدارانەوە بیگرە نیرو انتزامیەوە بیگرە
نازانم کەسانایەتر وەکو ئاخوندەکان یان یامەلاکان یانە هەر شتێ ئەمانە شتایەکە کە لە دەسوور کارابێ بۆ ئەوەی کە هەمومان دەست بە دەستی یەک هەموو لە دەرەوە لە ناوە هەموو جەمبێک دەست باتە دەست یەکەوە هاوکاری بکە بۆ ئاسان کارکردن و بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی زووتر فەلەج بێ و شەڕی بەدەست نەک فقط مردمی ئێرانەوە بەدەست دنیا بەدەست وەرنەجاتی بێ و ئەمەیە کەمتر تەڵەفاتمان لێدات و بەرەو شوێنێکی ڕوونتر و باشترمانەبە. بەڵێ کاک بێروس بابینە سەر دەور و نەقشی ژنان کە پێشەنگی ئەم ئاخێزەی ئێستایم کە لە ئێران لە ئارادە ژنان زۆر بەڕێژەیەکی بەرچاو پێشەنگی ئەم ڕاپەڕی نەبوو. چۆن تا ئێستا ژنان ئاوا بوێرانە و ڕێبەرایەتی خۆیان تا ئێستا بەرامبەر بم حکوومەتە دژای مرۆڤە تا ئێستا چۆن توانیانە بیپارێزن و پاراستویانە؟ زۆر سپاس کاگە میرم پێم خۆشە کە دەرابطە دەگەڵ لە تەئیدی قسە باسێکە کاکاوە کردی هاورەکاوە کردی یەک دوو نوکتە باس بکەم جا دوێ بە مسەرە پرسیارەکە ئیشکالی نەبێت. نوکتەی ئەوەڵ دەرابطە دەگەڵەوەدایە کە چۆن خەڵکی زیاتر دەتوانن بەو ئاخێزە بەو قیامە پەیوەست بن و دامنەی ئەوە وەسعتر بێت. بە تۆری واقعی جمهوری ئیسلامی تەبلیغاتێکی یەکجار زۆری کردو لە تووری ساڵەکاندا و فەرهەنگ سازی کردووە بە ئەشکالی مختلف و خەڵکی لایەک ترس و ڕەحبێکی هاویشتۆتە نێو جامعەوە لەلایەن خۆیەوە کە خەڵک بترسێنێ جامعە بترسێنێ و مراجعیان بداتەوە بە وڵاتهایەکی کە ئێستا شەڕی تێدایە مەسەلەن سووریە یا مەسەلەنەوانە بۆیە خەڵک بەشێک لە خەڵک تەبیعیە زۆر تەبیعیە کە شناختی لە داهاتوودا نەبێت و نەزانێت کە مەسەلەن حکوومەتی نوعی داهاتوو لە داهاتوو ئێراندا چنەوە حکوومەتێکە ژیانی چۆن بەڕێوە دەچێت و بە تۆری کولی تەفاوەتی زیندگی لە فەزایەکی ئازاد و دموکراتیکدا دەگەڵ ئەو شتێکە جمهوری ئیسلامی پێی تەحمیل کردووە لە تووری 40 ساڵدا زیاتر لە 40 ساڵدا ئەو تەفاوەتانە چن. قسەکەی منەوەی عەدەمی شناق لە داهاتوو دەتوانێت یەکێک لە ئەلەلی ترس و واهمە بێ نسبەت بە داهاتوو. جا بۆیە دێرەدایە نەخشی عنسوری ئاگا نەخشی هەڵسوراوان لە ناوەوە زۆر مهمە بۆ دیاریکردنی خطوتی ژیان لە عەرزەهای مختلفدا لە نظامی دوای جمهوری ئیسلامیت. ئەو پەیامە بدرێ بە تەواوی دنیا کە نەمانی جمهوری ئیسلامی و وجودی حکوومەتێکی شۆرایی دموکراتیک جەمعی نەفقەت کرێکار و زەحمەتکێش لە نێو ئێراندا بەڵکو تەواوی خەڵکی منتەقە و دنیا دەتوانێت قازانجی لێ بکە و هەموو خەڵک ڕووی سڵح و ئارامش بخۆی ببین. جا بۆیە ئەوە لە ئەسەی ئەمەلدا ئێستا کاملەن ئیمکان پەزیرە بۆ ئەوەی کە جوانەهای حکوومەتی داهاتوو ئێستا نەبەردکونان لەسەری بڕۆین و بڵێن کە خەڵکی نەمەترسێن ئێوە دەبنە سەروەری خۆتان و جامعە هەموو پێکەوە زۆر بەباشی دەتوانین سازمان بدەین و غێر. ئەوە نکتەیەک بوو. نکتەی دووەم دەرابطە دەگەڵەوە مەسەلەی ئەحزابی سیاسی و کاک هەورەکاوە کەم لە ڕاست دەکات. ئینقلابی ئێستا هەر بەو شێوەیە کە ئێستا هەیە هەر بەو شێوەیە کە ئێستا هەیە ئەگەر تودەیی بێتەوە و جمهوری ئیسلامی ساقط کە بۆ معنایە کە ئێمە شاهدی یەک ئینقلابی سیاسین ولا سنەتی کۆمونیستەکاندا ئینقلابی سیاسی ئەوە لێرین باسی دەکات. ئینقلابێکی سیاسی بە شێوەی نامۆ و بڤە باسی نەکردراوە بەڵکو دەڵێ ئینقلابی سیاسی شرکەتی تێدا بکەین کە بتوانێ مقدمەیەک بێ بۆ ئینقلابێکی وەسعتر بۆ ئینقلابێکی ئیجتماعی. جا بۆیە ئەو ئینقلابە سیاسیە کە هەدەفەکەی ڕوخاندنی جمهوری ئیسلامی و پێکێنانی شرایطێکی ئازاد و دموکراتیک بۆ کولەن جامعە بێ بە هەموو قشر و کۆیەکە کۆمونیستەکان احتیاجی بەوەیە کە زۆر فعالانە تێدا بەشدار بن و نەخش و دەوری خۆیان بنوێن. بۆیە بەحسەکەی قسەکەی من ئەو نکتە ئەوەیە کە ئێمە نابێت لەو هەتاگە ئینقلابی سیاسیش بێ خۆمان دوورکەینەوە کۆمونیستەکان خۆیان دوورکەنەوە. ئەو قسەیە بۆ دەکەم با تەوەجوه بە نەزەرات و جەهەتگیریای زۆر مختلف کە لە جۆبشی کۆمونیستی داوجودی هەیە. ئێمە دەبێت بەرەو استقبالی ئەو ئینقلابە سیاسی بڕۆین و ئێمە قازانجی تێدا دەکەین لە فەزایەکی سیاسی و دموکراتیکدا. لە مەوردی ئەوەیدا کە نەخشی پێشڕەوی ژنان و چۆن تا ئێستا ئەو نەخشیان ئیفا کردو چۆن ڕاوەستاون مەجموعەوانە
هەورە ئەمیر جمهوری ئیسلامی بە نێوی ڕژیمێکی ئاپارتایەتی جنسی لە سەتحی بینەلمللدا ناسراوە ڕژیمێکە هیچ حقوقێکی بەرابەر بۆ ژنان وەکو نیوەی کۆمەلگا تا ئێستا بە ڕسمێتی نەناسیوە ڕژیمێکە بە ئەنواوە ئەقسامی شکل قانونی داڕشت و قانونیان نووسیوە ئەو قانونە کە نووسیویانە و ئەمەلیان کردو بە شدت زدی ژن و زدی من دەتوانم بڵێم ئینسانی و کرێکاری بووە کە ئەنواعی ستەم ئەنواعی بێحقوقیان تەحمیل کردووە ئەوە لەلایەکی سیاستهای سەرکوبگەرانە تەبعیض ئامیز و نژاد پەرستانی جمهوری ئیسلامی عەلەیهی ژنان لەلایەکی دیکە ژیانی واقعی خودی ژنان و ڕۆشتی ئاگاهی ژنان لە پرۆسەیەکی توولانیدا ئێمە ئەلئانەکانە ئەمە ئێستا ئاماری دقیقم لەدەستدانێ بەڵام ئەگە محققێک بیهێوێت شرایطی ئێستا بێن لە حازی تاقیقەوە بێنێ ئامار دەبێت بڵێ بزانێ سەتحی خەڵک بە تۆری کولی جوانان و ژنان بە تۆری مشخصتر سەتحی تەحسیلکردەکانیان نسبەت بە ساڵی 57 تا چە ئەندازەیە تەبیعیە کە ڕقمێکی زۆر گەورە لەوەی کە ژنان کچان تحسیلکردە دانشگارەفتە ئاگاه بوون و ئەوە ئێمە ئەو قسەی دە شرایطێکدا دەکەین کە دنیا دەڵێن سەرمایە جەهانی بۆتەوە دنیای ئینترنێتە دنیای ڕسانەکانە دنیا تۆ کافێ ئینترنێت و کامپیوتەرێکت هەبێ لە گۆشەیەکی کە تەواوی دنیا بزانین لە دنیا چ دەگوزارێ دەیخۆ زۆر باشە ژنانیش باتەوە جوبە و هەموو ئیسحافات و ستەمی جنسیەتی و تەبقاتی کە لیان کراوە ستەمی حقوقیان کە پیان لیان کردراوە و شرایطێکە لە دنیادا دەیبینن وەزاڵە هاتون و ئەوانە بەرحەق خوازیاری ئەوەن بۆیە نەخش و دەوری ژنان نەخشێکی ڕاهبەری کنندەی ئێستا لەو قیامەدا بە هەمان ئەندازەکەەوە نقطە قودرەتی جنبشی بزوتنەوەی ئێمەیە بە هەمان ئەندازە نەخشی ژنان لەو عەرسەدا نقطە وەحشەتی جمهوری ئیسلامی یعنی ئەوە زۆر سادەیە ئەوژەوەی کە ژنانێکە ئێستا ئازادیان دەوێت حقوقی زۆر سەرەتاییشن حقوق ابتدایین کاملەن بەرحەقەدایان هەوێ و ئەوە حاصلی ئەم باشتەبوون و لە سەریەک کۆکردنەوەی 40 ساڵ 43 ساڵ ستەمی جنسی ستەمی جنسیەتی ستەمی تەبقاتی ستەمی بێحقوقی لە عەرسەهای مختلفدا کە ئێستا بەو ئاگاهیە و زۆر جەسوورانە و مستحکەم هاتوونە گۆڕێ و داوای حەقی خۆیان دەکەن و شیاوی ئەوەیە کە تەواوی پیاوان لەو مبارزە حەقخوازانەی ژنان دیفاع بکەن کەما ئینکە شۆڕشی یەک مانگی ئەخیر هەر ئەوەی ثابت کردو کە پیاوانی شۆڕشجێر پیاوانی ئازادی خواست ئەسڵەن بەحسی بەبێەوەی کە بەحسی جنسیەتی مەطرح بێ هاتوون و هەمان شعاری ژن ژیان ئازادیان تکرار کردوتەوە و دیفاعیان کردو لە حقوقێک کە ژنان مەطرحیان کردووە بۆ ئەوە کە بە هێزێکی زیاترەوە بەرەو پیری بەراوردکردنی خواستەکانی کاکەوە کاک بێروز لە قسەکانیدا ئاماژەی بەوەدا کا دەبێت دەستکەین بە دروستکردنی شۆڕای مەحەلات و ڕێکخراوەکان دروستکەین ئێوە ڕای ئێوە چییە کە تاوانیە بە تایبەت کوردستان بۆ خۆی ئەزمموی ئەمەی هەیە کە شوراکان شوڕای مەحەلاتی ڕێخست بوو شوڕای گەڕەکەکان و سازمانەکانی کەی ڕێخست بوو پێتاوە ئێوە هەر ئێستا دەبێت ئەم کارە بکرێت قسەتان چییە لەسەر ئەم بابەتە بەڵێ کاگەمێر من پێم وایە ئێستا وەختیەوە ئەو جوانانی مەحەلاتە کە لە ئەوڵەوە لە تارانەوە دەستی پێکرد لە مەحەلاتی تاران دوایی ئیسا تقریبا ئەغلب شارەکانی وستانەکانی گرکەسەوە ئەوەیش نوعێکیا کرێ ناوی شۆرا بێ کرێ ناوی جوانانی مەحەل بێ کرێ ناوی ناوایەکی مختلف بەستگی هەیە خۆیان چێویان پێ باشە و لە چەند لە وایە کە ئەتوانن سازمان یافتە بن و کارکەن اتفاقا ئەوە بەئێستا کارەکانیان فرەفرە سازمان یافتەتر ڕێک و پێکتر و باشترە باتە بەرەوە بۆ ئەوەی کە بتوانن دەستکەوتی فرەتریان بێ ینی وەکوەوە نییە کە هەر تاکێ بۆ خۆی تەسمیم بگرێت و هەر کارێ بکە ئەو عاناتر کەسان هایەکەن تەسمیم ئەگرن و چە باشە چە باش نییە و ئەو کەسانێک کێگەن ئەو کەسانە کەسان هایەکەن کە لە توولی ئەم یەک مانگە حەدیەکەن
ئەگەر لە ڕابردووە هەرچەند بنیامایەکی خۆشناوی گەڕک بووگەن شار بووگەن دێ بووگەن مەحەلات بووگەن ئەوانە بەڵام لە عەرزی ئەم یەک مانگێکە ئەغڵبی خەڵک کچان چە کوڕان بە ئێستا خۆیان لە مەحەک داوە و سەرماندگیانە کە توانان بە ئەزمونە نەتوانن بەرنامە ڕێزیکەن نەتوانن ڕەهبەریکەن بۆ بوونۆ ئەوانە وەختیە کە بە شێوەیەکی بە ئێستا سازمان یافتەتر منظورمەوەسە ئاگاهانەتر بێنە بە ئێستا ئێقدامکەن بۆ ئەوەی کە یا شۆرا بە وجود بێرن یا هەر شتێکی تری ئەتوانن ناو بنن بۆ ئەوەی کە مبارێزەکەیان دەستکەوتی فرەتر بێ و تەڵەفات و مشکلاتی کەمتر بێ وە جمهوری ئیسلامیش دیارە ئەتوانێت بە شێوایەکی مختلف خوب زەربەی لێبا بەڵام خۆیان حتممەە کە بەخاترەوە هانە جەرگەی مبارێزەکە هانەنەوە سەحنەکە هەمزەمان پات زەهرایکیانەیە شێوایەکی مختلفیانەیە کە بەکاری بوون کە جمهوری ئیسلامی بە ئێستا زەربەی کەمتریان پێ بگەێنێ و یا پێیان پێ نەباتوەوانە بۆ باسی کوردستان و کرد کوردستان شوێنێکە کە 43 ساڵ لەمەوبەر تقریبا ئازمونێکی وای بوو بە باشی بەڕێوە چوو کێگەت بوون لە سەرەوەیە هەرچەند تقریبا ئەوە نەبوو فقط ئەحزاب و سازمانەکان بن کەسانایەکی خۆشناوی گەڕک بوون کە خەڵک متمانەی پیانە کرد خەڵک ئەیزانی ئەمانە ئەتانن بەرەو شوێنێکی باشیان بوون زیندگی و ماڵ و مناڵ و هەموو شتێکیانە پارێزن جا ئیسێج ئەو کەسانە ئەگەر فرەتر بووێتنەوە کەمتر نەبوونە سۆ متمێنن لەنەوە جامیعە بۆ بۆنۆ وەختی ئەوەیە ئەو ئەقداماتە بکرێ یەک مانگە کە شەڕی خیابانیە ئەحساباتە احترازاتە و خەڵک تقریبا فرەفرە باشتر فێر بووگەن کە چه لازمە بکەن و چۆن بەرەوە پێش بچن و حتممەە کەسی جێ متمانەی خۆچیان دۆزیەسۆ بەڵێ کاک بێروس زۆر بە چڕوپڕی باس لە ڕووداوەکان و بارودۆخی ئێستای ئێران کرا هەنگاوەکانی داهاتوو چییە و دەبێت چی بێت کامەژانەوەیشە لە مۆزوعی مبارزەی هەمە هێستایە کە هەنگاوەکان چۆن بن تاوجگای کە دەگەڕێتە سەر هێزی ئاگاه بەستگی بەوەیە کە من پێم وایە کە ئەناسوری مختلف بەرئەساسی جایگایەکی سیاسی تەبەقاتی کە هەیەە ئالتەرنەتیڤها و هەنگاوهای مختلف تعریف دەکەن ئێمە لە ڕەنگەی خۆمانەوە بەساوی لێ بکەین هەنگاوەکان بەرئەساسی هەر ئەو بەحسانەی کە کردرا ئەو جەهەجیری کە بە تۆری عام ئێوە هەمانە ئەوەیە کە ئەو هەرەکەتە وەسیعتر بێتەوە و ئێمە بتوانین ئەگە بتوانین تاثیرگوزار بین لە لەحازی سیاسیەوە بۆ ئەوە کە پیامی ئێستا فقط بە جەمبەی ئازادی خوازانە محدود نەبێتەوە بەڵکو جەمبەهای دیکەشی بێ وارد بێ کە ئێمە گەبمان هەوێ خلاصێ بکەینەوە دەبێتە مەسەلەن نان و ئازادی یعنی عرسەی اقتصادی و سیاسی عرسەی اقتصادی خلاصە بوونەوە دەتوانێت ئەلارەغمەوەی کە زۆر لازمە زۆر واجبە ضروریە بەڵام دەتوانێت لە نقطە زەعفایەک بەرخوردار بێ کە جنبشی ئێمە چینی کرێکار بەلا ڕێدا لە پەراوازێکە بە حاشەیەدا بێ جابوویە تەناسوبێک بینی خواستەهایەک لە عرسەهای مختلفی سیاسی اقتصادی ئیجتماعی و فەرهەنگیەوە و زۆر لازمە و وەختێک کە بەحسی تەناسوبێک دەکەین هەماهەنگی دەکەین بینی ئەو عرسانە بەحسی تەبەقات دێتە گۆڕێ چینی کرێکار و زەحمەتکێش دێتە گۆڕێ ئێمە من پێم وایە کە تا ئەو ئەندازەی کە تەبەقەی کرێکار بەشی چەپی جامعە زیاتر لە ئارادا بێ باشتر دەتوانێت کە بەرەو ئەوەی کە پێی بڵێن سوسیالیزم یا ئینقلابی ئیجتماعی ئێمە نزیکتر کاتەوە ئینقلابی ئیجتماعی ئینقلابێکە کە کرێکاران و زەحمەتکێشان ئاگاهانە عەلەیهی کولی سیستمی سەرمایەداری ئەنجامی دەدەن بەڵام ئینقلابی ئێستای کە بڵێن ئینقلابێکی سیاسیە دەتوانێت ئێمە ئیستفادەی لێ بکەین کە ئێمە قەدەمهانی نزیکتر بینەوە و لە عینی هەڵدا چەشمەندازەکە ئەوەیە کە کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش بتوانن لە عرسەی عەمەلدا یەکتر ببینەوە هەروەک کاکاوە باسی کرد هەموو خۆیان شرکت کننده احساس بکەن دخالەتگەر ببن و لە عینی هەڵدا مەرزی بینی
ئێستا مەرزی بینی شارەکان و جغرافیا و میلیەت و ئەوانە هەموو تێپەر بوو ئەو ئیتحادە تەبدیل بە ئیتحادێکی ئاگاهانە بەرەو بۆ ئەوە کە بە ئاسوویەکی ڕوونمان بەرێ بۆ ئەوە کە حکوومەت نەوەی حکوومەتێکە سپەی ڕۆژێ لە ئێراندا دەمەزرێ بەحسەکە لەسەرەوەیە ئەو حکوومەتە هەڵقڵاو بێت لە شۆڕشی خەڵکی کە ئێستا لە خیابانەکاندایە و متکی بێ بە تەواوی ئەو ئۆرگانانەی کە ئەوان سازی دەکرد و لە دەرەوە کەسێکی دیکە نەیە پێیان دیکتە بکە یا وەکو تاریخی ڕابردوو وانی بێتەوە جاهتگیری فەردی من ئەو جاهتەی هەیە نەزراتی بەڵێ کاکاوە وەکو دوایین پرسیار داهاتووی ئەم ئاخێزە ئێوە چۆنە بینن داهاتووی ئەم ئاخێزە کاکە مێربەستگی هەیە بە چەند شت سەرەتایی ترینی ئەوەسە کە خەڵکی فرەتر پێیوەست بێ ینی هەتا کە تێ خەڵک لە عەرسایەکی مختلف فرەتر و ماتڵی یەک نەبن پێ و پەیوەست بێ گارانتی یاکەتێ ئەوەی کە باشتر بەڕێوە بچێەوە بە سەرنجام بگەێنێ بەئێسلا دیارترە قابل بەئێسلا دیتن و لەمسکردنە دووەمەن سەرکۆبی جمهوری ئیسلامیە بەڵام سەرکۆبی جمهوری ئیسلامی ئەگەر خەڵک لە هەموو عەرسەکانە بێتە خیابان ماتڵی یەک نەبێ جمهوری ئیسلامی بەپەی ئەگەر شتوانەکەم جەمیەتی ئێران تقریبا باز لە 85 ملیۆن نەکرێ چەندێکی مەسەڵەن چەند ملیۆنی یا چەند هەزار کەسی جزو جمهوری ئیسلامیە ئەو بەشەی کە زالووار زیندگیەکات و بەئێسلا ئەکرێ بێژی واقعا نانەیە خاتە بەری جمهوری ئیسلامی یاسەرانی جمهوری ئیسلامی کە پێی بژێوێ و ئەو نەخۆی خارکردگە بەوە اکتفاکات و وازندگیەکە ئەوە لە ئەسرا وەختا تێدا ئاچێ جەمعێکی تری چەند کە خۆیان بە ئیسلا بە شێوەیە لە شێوەکان بەسکە و سایان کردگە جێومەکانێکیان بێت وانە بەڵام منفعاتیان بۆیە خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامیە گرێداگە کە بە ئێستا لەباری اقتصادیەکە وانە بۆیان نەچەلێ ئەوانی سریەکن کە وێڵێکن سریەتر هەن ئیدۆلۆژی لەگەڵ جمهوری ئیسلامی کە ئەتوانێ بێژی بەشێکی سەرانی جمهوری ئیسلامی بەشێکی خەڵکی عادیی ڕەنگەتیای بەڵام ئەوانە فرەفرەکە من جا بوو بۆنەوە ئەگەر خەڵک بە تۆری گستەردەتر بێنەوە مبارێزەوە ئەحساسیەوە کە نەمەج وەزیفەی ئەوانە ئەو عانە گارانتیەکەیەوە کە بە جێ خۆیگەی بە مەقسوودی خۆیگەی فرەفرە بەرچەوتر و ڕوونترە دانێتریشی ئەوەسا کە وڵاتانی دەرەوە دەست لە جمهوری ئیسلامی هەڵگرن کارم نییە بە بڕێک گروی ترۆریستی وانەوە کە منفعاتیان لە دوو دقیقە کەمتر وەختمان ماوە ئەوەسا خلاصە ئەوەسا کۆنکرێت بێژم مردم بێنە خیابان بە تۆری وەسیعتر خەڵک لە دەروێ وڵات پشتیوانیان بن وەکو ئێرانی گەل دەروێ وڵات ئەوە کە ناو وەسیعتر بێتەوە خەڵکی دەرەوە ئەوروپای وڵاتانی دەرەوە مەجبورن دەست لە جمهوری ئیسلامی هەڵگرن و خۆی ڕیزشێکی بەرچاوەدا ئەو ئانەسە کە ئێمە بەرەوە شوێنێکی باشتر و مۆفقیەدامیسترەشی بەڵێ زۆر سپاس بۆ دوو ئازیز و خۆشەویست کاک بێروز ناسری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کاکاوا ئەلیاسی کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا مەمنون کاکەمێ دەستێوەش خۆش بێ زۆر سپاس مەمنونم بەڵێ بینەرانی عزیز هەر ئێستا پامێکمان بۆ هاتووە بە ڤیدیۆەوە کە لە مەریوان خەڵک هاتوونەتە سەر شەقام و تێکەڵچوون لە ئارادایە و هێزە ئەمنیەکان تەقە لە خەڵک دەکەن هیوای سلامەتی بۆ ئەم خۆپیشاندەرانە دەخوازی بەڵێ عزیزان ئەم ئاستە لە ترس و خۆف دەرخەری نیگەرانی کاربەدەستانی حکوومەتی ئیسلامیە لە عەزم و ئیرادەی لێبراوانەی خەڵک بۆ گۆڕینی ڕژیم خامنەی و هاوبەشەکانی لە سەردەمانێکدا بەم شێوەیە بڕێنە دەکەن کە خۆشیان دەزانن کەشتی گەندەڵی و جەنایەتی ڕژیم ئیسلامی بەرەو نخۆبوون دەچێت زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون بژی بەرخۆدانتان بژی خۆراگریتان سپاس
کشی نداد هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی ناداد هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەتۆمەمان بەشمەینەتی نابێ ئەبد ژیمان پرکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتی